السلام علیکم خوانکارانی عزیز خۆشەویست لە شوێنێکن سڵای خۆی گەورەتان لێبێت بۆم ڕۆ وەکو قساوخانەی ئامادەی گەشە هەستاوین بە شیکارکردنی پرسیارەکانی گوزاری یەکەم پرسیار کە هەمانە بابەتی پاسچە unseen passage کە چوار پرسیاری لەسەرە سەرەتا بەمە دەست پێکاڵێ choose the correct option 2 marks for each right answer ئەڵێ وەڵامی ڕاست هەڵبژێرە بۆ هەر پرسیارێک 2 دەرەجەی لەسەرە سەرەتا پاسچەکە بەمە دەست پێکاڵێ Peter Jude joined the army when he was 18 ئەڵێ پیتەر جود کە کەسایەتیەکمانە بەشداریەکە لە چی لە سوپادا کاتێک تەمەنی 8 ساڵە پەیوەندی بە سوپاوەکات and for several months he was taught how to be a good soldier و بۆ ماوەی چەندین مانگ چی ئەکات تەمرین ئەکا بۆی کە ببێ بەچی ببێ بە سەربازێکی باش he did quite well in everything except shooting ئەم پیتەرە لە هەموو شتەکانی سەربازیە زۆر باشە تەنیا لە چیانەبێ تەنیا لە تەقەکردنانەبێ one day he and his friends were practicing that shooting ڕۆژێکیان خۆی و هاوڕێکانی چیانە کرد تەمرینیانەکرد لەسەر تەقەکردن and all of them were doing quite well except Peter ئەڵێ هەمویان زۆر بەباشی تەقەیانە کرد تەنیا چێ نەبێت تەنیا پیتەر نەبێت after he had shot at the target 9 times and hadn't hit it once ئەڵێ دوای ئەوەی کە 9 جار تەقەی کرد چەند جار تەقاکە 9 جار تەقاکە بەڵام لەم 9 جارەیە hadn't hit once تەنانەت یەک جاریش ئامانجەکەی ناپێکێت the officer was trying to teach the young soldier to shoot set ئەو ئۆفسەرەی کە هەوڵی ئەیە ئەوان فێری تەقەکردنکە بە سەربازە گەنجەکانی وت you are quite hopeless Peter بەڕاستی تۆ پیتەر تۆ زۆر چی زۆر یعنی من نائومێدەکەی بەڕاستی زۆر بێهیوایی باشە بێهیواکەری تۆ don't waste your last bullet too تکایە ئەڵێ ئاخر فیشەکی خۆت بە فیڕۆمەیە go behind that wall and shoot yourself with it ئەڵێ بڕۆ پشتی ئەو دیوارە و چی بکە تەقەیەک لە خۆت بکە ها ئاخر فیشەکت پێماوە بزانم بڕۆ ئەتوانین فیشەک بنێ بە خۆتەوە بڕۆ تۆ بە کەڵکی هیچ نایە بە کەڵکی سەربازی نایە هەرو فیشەکت پێماوە بڕۆ پشتی دیوارە بە خۆتی بنێ Peter felt ashamed. Peter هەستی بە شەرمەزاریە کرد. He went behind the wall and a few seconds later چەند چرکەیەک دواتر the officer and the young soldier heard the sound of a shot. لە پڕێکە گویان لە چی بوو؟ سەربازەکان و ئۆفیسەرەکە ئەفسەرەکە گویان لە دەنگی فیشەکێک بوو. گویان لە دەنگی تەقەیە بوو. وتی heavens the officer said. ئەی هاوار خوایە چی بووە؟ ئەفسەرەکە هاواری کرد. Had that silly man really shot himself? ئایا بەڕاستی ئەو گەمژەیە فیشەکی نابخۆیەوە؟ He ran behind the wall anxiously. ئەفسەرەکە بە ترسێک و زۆر بە نیگەرانی و ڕۆشتە پشتی دیوارەکەەوە کە بینی پیتەر چییە؟ Peter was all right. پیتەر حاڵی چۆن بوو؟ حاڵی زۆر باش بوو. پیتەر وتی چی؟ I'm sorry sir, he said, but I missed again. یعنی ئەم کابرایەڵە ببوورە داوای لێبوردنەکەم دووبارە فیشەکەکەم چی کرد؟ دووبارە فیشەکەکەم نەتوانی بە خۆمیەوە بنێم دووبارە ئەویشم لە دەستچوو کاتەم کابرای وتیان فیشەکە بنێ بە خۆتەوە هەرو فیشەکەمەوە تەنانەت لەوەشا خراپ و فیشەکەکە بنێ بە خۆیەوە تەنانەت فیشەکەی نەنا بە خۆشیەوە کاتە خاڵ یەکەمەڵە چی پرسیاری یەکەم Peter Jude was good at ئایا پیتەر لە چ شتێکدا باش بوو shooting himself behind the wall لەوەدا باش بوو کە فیشەک بنێ بە خۆیەوە هەڵەیە B shooting at the target 9 times لەوەیە زۆر باش بوو کە 9 جار فیشەکی تەقان و بەری کەوت نەخێر 9 فیشەکی تەقان بەڵام بەری هیچیان نەکەوت C hitting at the target only once لە 9 جارەکە یەک جار فیشەکەکەی بەرکەوت نەخێر هەڵەیە ئەڵێن چی he is doing everything well apart from shooting لە هەموو شتێکدا باش بوو تەنیا لە تەقەکردنانەبێ ها کە ئەو خاڵە بوو لێرەیە except shooting لێرەیە وەڵامی دیبریتیا لە وەڵامە ڕاستەکەمان question number 2 is about according to the passage which answer is correct بە پێی پاسجەکە بێ کام لەم وەڵامانەمان ڕاستە the officer ئەفسەرەکە پێی وابوو thought that Peter had really shot himself پێی وابوو کە بەڕاستی پیتەر تەقی لە خۆی کردووە بەڵێ بە پێی پاسجەکە پێی وابوو کە تەقی لە خۆی کردووە چونکە وتی بڕۆ پشتی دیوارەکەوە B a lot of other soldiers were bad at shooting too ئەڵێ سەربازەکانی تریش لە تەقەکردنا خرابوون نەخێر تەنیا پیتەر خرابوو کاتە B هەڵێ C the officer wasn't pleased with Peter ئەڵێ ئەفسەرەکە هیچ بە پیتەر خۆشحاڵ نەبوو یعنی زۆر خراپ بوو یعنی هیچ یعنی جێی شانازی نەبوو بۆ ئەو بەڵێ وەڵامی سیشە ڕاستە کەواتە اختیاری دەڵێ چی ئەڵێ A و C هەردووکیان ڕاستە بەڵێ اختیاری دیبریتیا لا وەڵامە ڕاستەکەمان سێم
Peter apologized to the officer because he على بيتر داوای لێبوردنی لە شێ کرد داوای لێبوردنی لە ئەفسەرەکە کرد لە زابتەکەی کرد بۆ he missed all the target except the last one لەبەرەوەی کە هەموو فیشەکەکانی هەموو ئامانجەکانی لە دەست و جگە لە ئاخیرەمدانە نەبێت کەواتە نەخێر ئەمە هەڵەیە B missed the last bullet to shoot himself لەبەرەوەی لە دەستی چوو چی بکە ئاخر فیشەکی خۆی کە بەخۆیەوە بنێ کە ئەمە بریتە لە چی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان ئاخر فیشەک لەسەر ئەوە داوای لێبوردنی کرد کە نەیتوانی فیشەکە بەخۆی بنێ C didn't become a good officer لەبەرەوەی کە نەیتوانی بێ بە ئەفسەرێکی باش کەواتە C شەڵەیە D thought that the officer was hopeful with him ئەو پێی وا بوو کە ئەفسەرەکە چییە کە زۆر یارمەتیدەری ئەو بووە نەخێر بە پێی پاسچەکە وەڵامی B بریتە لە وەڵام ڕاستەکە لە دیقەت بن ئەڵێ چی لە ئەخیرا نووسا I am sorry sir I missed again ئاخر فیشەکم لە دەستشۆمی کە لێرەیە دیاریم کردو بۆسان ئەو وەڵامە ڕاستەکەیە دواتر نمونەی چوارەم when the officer ran behind the wall he found that Peter کاتێک ئەفسەرەکە ڕای کردە پشتی دیوارەکەەوە بۆی دەرکەوت کە پیتەر چی لێ هاتووە A had been shot dead فیشەکی بەرکەوتووە مردووە نەخێر B was alright ئایا سەلامەت بوو پیتەر بۆی دەرکەوت سەلامەت بوو بەڵێ سەلامەت بوو C had been shot and hurt فیشەکی بەرکەوتووە و بریندار بووە D پیتەر ڕای کردووە نەخێر ئەم وەڵامانە هەڵەن باشە ئەم وەڵامانە هەڵەن و ئەبێ وەڵامی چی هەڵبژێرین وەڵامی B هەڵبژێرین کە بریتە لە وەڵامە ڕاستەکەمان کە لەسەر پاسچەکە دیاریمان کردووە نمونەی پێنجەم question number 5 is about reading سەرچاومە دەست پێکا is one of the most dramatic sight anywhere in the Middle East ئەڵێ یەکێکە لە دیمەنە سەرنجڕاکێشەکان لەکوێ لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئادەی وەرەبا بیرکەینەوە خۆرهەڵاتی ناوەڕاست کوێیەکات بۆ نەقاڕی ئاسیایی ئەماکاتەوە ئادەی بزانین خۆرهەڵاتی ناوەڕاست ئایا هەولێر لە قڵای لە ئەمە بۆ تەلەبێ گەڕیدینکەشی نەخوێن بتوان لە ڕێی مێژووەمانە جواباتەوە ئایا میدل ئیست خۆرهەڵاتی ناوەڕاست ئاها یاڵا ستۆنهێنج لەکوێیە ئەکەوێتە وێست ئۆف لەندن ئەکەوێتە 80 میل لە ڕۆژئاوای شاری لەندن کەواتە C یەکەمە دەروانێ هەولێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵێ ئایا HCECR کە ڕێکخراوێکی کوردیە ئایا ئەمە بوو نەخێر کەواتە بیش هەڵێ ڕێکخراوێکی کوردی ئەمە نەک ئەوەی کە دیمەنێکی جوانی هەبێت لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کەواتە بیەکەمە دەرەوە D the Empire State Building ئایا Empire State Building ئەکەوێتە خۆرهەڵاتی ناوەڕاست نەخێرەوە ئەکەوێتە کوێ ئەکەوێتە نیویۆرک باشە کەواتە دیمەنێکی جوانی نییە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کەواتە D ئەکەمە دەرەوە و اختیاری ڕاست بریتێ لە هەڵبژاردننی A کە لە ناو ڕێدینگی سێمە ئەڵێ قەڵای هەولێر یەکێکە لە دیمەنە جوانەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست شەشەم Farmers might greatly have reduced the Oklahoma's disaster if only they وەشای ئەڵێ جوتیارەکان ئەیانتوانی ئەم کارەساتە کەم بکەنەوە reduce واتە چی کەم بکەنەوە کارەساتی چی بکەم بکەنەوە کارەساتەکەی ئۆکلاهۆما کەم بکەنەوە ئەگەر ئەم کاریان بکردا یەکەم had used more intensive technique تەکنیکی زۆر چڕیان بەکاربێنە B had used less intensive technique تەکنیکی کەمتر چڕیان بەکاربێنە C had farmed only 2 crops corn and cotton ئەڵێ ئەگەر تەنیا چیان کردە ئەگەر تەنیا گەنمەشامی و لۆکیان بچانە ئەم کارەساتیان کەم کردوانە No D had planted a mixture of crops چەند جۆر تێکەڵەیەکی گەنمیان بچاندە نەخێر ئەمانە هەڵەیە ئەی چی ڕاستە دیقەت بە لە نێوان مۆڕ و لێسەکەیە بۆچی خەڵکی ئۆکلاهۆما کۆرن و کەچەنیان نەچان ئەمە لێرە ئاڵێ ئەگەر و دوانیان بچانە نەخێر ئەمە هەڵەیە اختیاری A و B ماوەتوانێت لە ناو ڕیدینگەکەیە تەکنیکی کەمتر چڕیان بەکاربێنە بۆ منە لە شوێنێکە هاتوون نزیکی بۆنە دەنۆعیان شت چاندووە کەواتە ئەبێ تەکنیکی کەمتر چڕ بەکاربێنین بۆ ئەوکە لاچیا لە کشت و کاڵکردنە بۆ ئەوەی کە بەروبوومەکەی کە ئەمان بێت یعنی سەرکەوتوو بێت بۆ نەتۆبی لە ماوەی مەسافەی 2 مەترە دەدار بڕوێنی ئەمە کاریگەریکی خراپی هەیە ئەمە تەکنیکی زۆر چڕی پێڵێن بۆیە بێت تەکنیکی کەمتر چڕ بەکاربێن بۆیە اختیاری بی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان نمونەی حوتەم it's necessary for grade 12 students to بۆشای to do the most important thing first ئەڵێ بۆ خوێندکارانی پۆلی 12 زۆر گرنگە کە چی بکەن سەرەتا ئەڵێ to do the most important thing گرنگترین کاریان بکەن دیقەت بە یەکەم ئەڵێ use the calendar function in their mobiles پێویستە تەقویمی موبایلەکانیان بەکاربێنن B use a chart or diagram پێویستە کات کە هێڵکاری و لیست
یاخود chart و diagram بەکاربێنن. C ئەڵێ set priorities کاری گرنگیان لە پێش دابنن واتە ئەولویەتی کارەکانیان لە پێشەوە دابنن. D set too many goals for themselves پێویستە ئامانجێکی زۆر دابنن خوێندکاری پۆلی 12. گەردی قەت بن خوێندکاری ئازیز لە بابەتی ڕیدینگەکانە و لە بابەتی ئەکتیڤیتی بووکە بەشی پێناسەکان پێناسێکمان هەیە بە ناوی set priorities. set priorities دیقەت بن priority بە P دەست پێکە لێرەژەڵین important thing کەواتە priority پێناسی چیە پێناسی important thing بۆیە ئەولویەتی کارەکان واتە گرنگترین کار priority واتە چی واتە ئەولویەت واتە گرنگترین کار کەواتە گرنگترین کار پێویستی بە چیە پێویستی بۆیە کە لە سەرەتادا دامرێ بۆ نە تۆ چەند کارێکت هەیە پێویستە کاچی بکەی گرنگترینیان لە سەرەتاوە دابنیت و بۆ شازە کەواتە خوێندکار پێویست ناکا بۆ نە ئەمە بەکار بێنێ پێویستە chart و diagram ناچنە قاڵبی important thing و بەڵکو chart و diagram یارمەتیمانێن لە تێگەشتن لە complicated ideas لە بیرۆکە ئاڵۆزەکان و خوێندکاری پۆلی 12 ئامانجی ژەبەیەک ئامانجی هەبێ ئەویش کۆلێژێکی باش بێ یاخود IT skills بەم شازە نەک ئەوەی کە ئامانجێکی زۆر دابنێ چونکە ئەگەر ئامانجەکان زۆر بێەوە هیچیان بەدەست نایەنی. هەشتم The Great Pyramid of Khufu stands on a بۆشای base that measures بۆشای measures. دیقەت بن ئایا قەڕەمی خۆفۆ لەسەر چییە لەسەر بنکەیەکی چییە لەسەر بنکەیەکی چوارگۆشەیە ئایا بە چوارگۆشاڵن چی پێوترێت سکوێر باش ڕێکتانگوڵەوەتە لاکێشە ئایا لەسەر ڕوبەرێکی لاکێشە بوو نەخێر ئەم ڕێکتانگوڵە هەڵەیە لەسەر بنکەیەکی چوارگۆشە بوو بەڵێ ئایا لەسەر بنکەیەکی سێگۆشە بوو نەخێر لەسەر بنکەیەکی سێگۆشە نەبوو ستان سواتە بوو لەسەر چی بوو لەسەر بنکەیەکی سێگۆشە بوو زۆر جا لە ڤیدیۆکان ئەمەوێت بۆ نەها زۆرێک ئەچیتە لای نووسنگی شتێکەڵێ خانووەکەتان بۆ نە دەبەدێ 20 کەواتە خۆفۆش بم شازێ بنکەکەی چیە بنکەکەی چوارگۆشەیە باشە ئایا بنکەکەی چەنە بنکەکەی 320 بە 320 بوو یان 230 بە 230 بوو بنکەکەی بێگومان 230 مەتر بە 230 مەتر بوو کە لە ناو ڕێدینگی سێمی خۆفۆکەیە هەمان بوو بۆ سەلەتەکانی تۆ سکرێتی بە 320 بە 320 بۆیەتکە بێ ئاگادار بن ئەم 146 کاتێک ڕاستە بوو ئەگەر لە برێن ترانگڵە بۆ نە سایدی وایە لە بەرزی خۆفۆ چەنە بەرزێکی 146 مەترە لە لاکانیەوە. نمونەی نوێم in the years 1979 and 1980 لە ساڵی 1970 بۆ 1970 چی ڕوویا لە کوردستانە villages in Kurdistan were destroyed and 8,000 Barzanis were buried alive. لە ساڵی 1970 بۆ شتاکاندا لە لادەکانی کوردستان وێران کران و 8,000 بارزانی بە زیندوی زیندە بە ساڵ کران. ئایا ئەمە بوو؟ B. Hundreds of thousands of Kurds in Arab areas simply disappeared. لە ساڵی 1970 بۆ 1980 هەزاران کورد چی بوو؟ سەدان هەزار کورد بێسەر و شوێن کران یاخود سیستەمێکمان هەبووی بە عەرەبکردن ئایا ڕاگوێزران بۆ شوێنە وڵاتە شارە عەرەبیەکان یاخود بۆ مەنتیقە عەرەبیەکان. C. Saddam had used chemical weapons on Halabja. ئایا سەدام چەکی کیمیایی بەکارهێنا بۆ هەڵەبجە نەخێرە بە ساڵی 1980 باشە. D. Nearly 1,082 people died in Kurdistan. نزیکەی 182,000 کورد ئایا لە کوردستانە مردن بەپی ڕیدینگەکەی کە هەمانە و لە ڕووی ئەوانەشی کە لە مێژوو شارزان بێگومان لە ساڵی 1970 بۆ 1980 چی بوو نزیکەی 100,000 کورد ڕاگوێزران بۆ مەنتیقە عەرەبیەکان باشە ڕاگوێزران بۆ مەنتیقە عەرەبیەکان. دواتر خاڵی دەمان هەیە خاڵی داڵێ بۆشایی was the scientist who invented بۆشایی in بۆشایی ئەڵێ ناوی زانایەکمان هەیە کە چی داهێنا و لە ساڵی چەنددا داهێنا. ئەلێکساندر گراهام بێل ئایا فۆتۆفۆنی لە ساڵی 1970 دامەزران فۆتۆفۆنی دام هین دروست کرد ئایا ساڵی 1970 بوو نەخێر. تیم بەرنەرز-لی یەکەمین وێبسایت www first website لە ساڵی 1990 بوویان 1991 نەخێر 1990 نەبوو کاتە هەڵەیە. ستیڤ ڕایت یەکەم وێبسایتی دروست کرد ساڵی 1991 نەخێر لە ئەسڵان لە بابەتی ستیڤ ڕایتە باسی ساڵی نەکرد لە ساڵی 1990 ئەمانەی کرد نەخێر یەکەمین وێبسایتیش لەلایەن تیم بەرنەرز-لیەوە بوو نەک لەلایەن ستیڤ ڕایتەوە بۆ یەختیاری دی کە ئەلێکساندر گراهام بێل تەلەفۆنی دروست کرد لە ساڵی چەند لە ساڵی 1875 دا.
دواتر ورن بۆ نمونەی 11 ئەڵێ بۆشایی took over the village and rename it ئەڵێ کوێ دەستی بەسەر ئەم لادەیە گرت و ناوەکەی گۆڕی. دیقەت بن ئەمە ڕیدینگی یەکەمە سێ هەڵبژاردنەکانەکەین. هۆڵەندیەکان ساڵی 1624 هاتن باشە ئەم مەنتیقەیان کڕیەوە ناویانە نیو ئەمستەردام ئەمە بەڵام نووساو من هاتن کەواتە ئەی هەڵێ ئەڵێ ئەمریکی ڕەسەنەکان هاتن و ناوەکان کرد بە نیو ئەمستەردام نەخێر دەست پیپڵەکان هاتن و ناوەکان کرد بە نیو ئەمستەردام کاتە بی هەڵێ ئایا بەریتانیەکان هاتن و ناوەکان کرد بە نیویۆرک بەڵێ ئایا کۆچبەرەکان هاتن و ئەم مەنتیقەیان کرد بە ستێتن ئایلند نەخێر کاتە هەڵەیە اختیاری سی بریتێ لە چی بریتێ لە وەڵامە ڕاستەکەمان بریتانیەکان هاتن دەستیان بەسەر ئەم لادەیە کە لە ناو کتێبەکان نووسێتی لادەیە وەختی خۆی من هاتن زۆر بچووک بووە تەقریبەن هەروەکو لادەیە بووە بۆیە ناوی ناوەڵە دەستی بەسەر ئەم لادەیە گرت و ناوەکی کرد بە چی ناوەکی کرد بە نیویۆرک. نمونەی 12 ئەڵێ tomorrow is my birthday join my birthday party. گەر دیقەتی هەڵبژاردنەکان بین دیقەتین بابەتێکی گرامەرە ئەم بابەتی لێت what about توشتەکەمان بە چیان ناسیەوە لێت توتمان نقطەیە what about پرسیاریە why not بە هەمان شێوە پرسیاریە لێت I suggest نقطەیە سێ ڕستەکەمانەکەم tomorrow is my birthday join my birthday party دیقەتەیەم پرسیاریە مادەم پرسیاریە وەرە هەبووی نقطەیە بیکەرە دەروانێت چیمان مایە what about why not بە دوای why not تا پێویستە چی بێت بە دوای why not تا پێویستە base بێت باشە پێویستە چی بێت پێویستە base بێت بە دوای what about تا بێ ing یاخود ناون بێ یاخود چی بێ یاخود ناون بێ ئایا وەرە دوای بۆشاییەکەمان ئایا ing ناونە join چیە join base کاتەیەم اختیاری سی بریتە لە چی بریتە لە وەڵام ڕاستەکە و what about ئەکەمە دەروانێت چونکە ing نییە یاخود ناون نییە. نمونەی 13 ئەڵێ Zara's story was wonderful چیرۆکەکەی زارا چی بوو زۆر ناوازە بوو زۆر تایبەت بوو. دیقەت بە سەیر هەڵبژاردنەکانەکەم نووساوە isn't it wasn't she و علاماتێکی پرسیارمێ کاتێک سەر من دڵنیا ئەمە بابەتی چیە ئەمە بابەتی tag questionە بابەتی چیە بابەتی tag questionە باش tag question چیە verb subjectەکەمان ئاکسپت بکەیتەوە کەواتە لە tag questionەوەی کە گرنگ بێت چیە یەکەم شت فرمانەکە دیاریەکەی فرمانەکەمان چیە was ئایا was بێ بەچی was تەنیا خۆیەتی واتە تەنیا نیشانەکەی پێچوانە بێتەوە کەواتە بێ بەچیە بێ بە wasn't بێ بەچیە بێ بە wasn't کاتە لە اختیارەکانە هەرچی wasn't نەبوو بیکەرە دەرەوە ئەی isn't بۆ دەرەوە b wasn't بی هێڵەرەوە c wasn't بی هێڵەرەوە d نووسراوە isn't کاتە ئەمیش بۆ دەرەوە ئێستا لە نێوان بی و سیاکامان هەڵبژێرم سێکە ئەگە زاراکە بەتەنیا بووایە ماوەچی wasn't she اختیاری سیمان هەڵبژێر بەڵام ئەڵێ زارا story چیرۆکەکەی زارا کەواتە چیرۆکەی زارا چیە بێجیانە کەواتەڵێم wasn't it کەواتە اختیاری سی هەڵەیە بۆ بەرچاوڕوونی خۆتان وتمان ئەگە زارا بووایە ئەمان کرد بە چی ئەمان کرد بە wasn't she علاماتی پرسیار بەڵام ئەگەر بۆ نە زاراس brother بووایە براکەی زارا ئەبوو بە چی لە تاکوێشنەکەی ئەبوو بە wasn't he بۆ خولی دۆ ماگەداریە بوو ئەگەر زارس چی بوو مەڵە بووە بۆ نە دایکی زارامان کرد بەجی ئەمان وت wasn't she بۆیە تکایە ئاگادار بن لەو ئێسا کە ئێسی چێ ئێسی خاوەندارێتیە بۆیە ئەگەر ئێرەت ناو بوو ئێرەشت ناو بوو بەپی ئەم ناوە ڕەگەزەکەی بۆ دانی بێجیان بووە نووسی it نێر بووە نووسی he مێ بووە نووسی she بۆیە تکایە ئاگاداری حاڵەتە بن دوو جۆر ئێسی کورکراوی ترمانەیە ئەگەر بەدوای ئێسەکەیە بەدوای ئەو زارایە ئێسەکە ing باتە ئەوە کورکراوی چی بوو کورکراوی is بوو باشە ئەگەر بەدوای ئێسەکەمانە pp باتە و ئێسەمان کورکراوی چی بوو ئێسەمان کورکراوی هاز بوو چونکە بەدوای هازە فرمانی چی دێت فرمانی ppە بۆیە بێ ئاگاداری حاڵەتانە بین بە تایبەتی لەم حاڵەتانەی کە ئێسەکەمان ئێسی چیە ئێسی خاوەندارێتیە کاتە باشینە سەر نمونەی 14 ئەڵێ بۆشایی by plane yes I بۆشایی to London a few days ago گەر خوێندکارێک دیقەت با لێرەیە چیمانەیە فرمانی ئەگۆمان هەیە وشەی ئەگۆمان هەیە باشە ئەگۆ چییە ئەگۆ بەکاردێت بۆ حاڵەتی ڕابردوو کاتە لە اختیاری یەکەم بۆ اختیاری دووەم بە دوای چابگەڕێ بە دوای ڕابردوو ئابگەڕێ لە اختیاری دووەمە بەتایبێت چونکە لێرە عایدی کوێ عایدی ئێرێ فرمانەکان ئایا فرمانی flew ڕابردووە سێرەکەین فرمانەکەمان چێ فرمانەکەمان بەم شادە fly flew لەگەڵ
کەواتە ئایا ئەمە فەرمانێکی ڕابردووە؟ بەڵێ فەرمانێکی ڕابردووە. ئایا fly ڕابردووە؟ نەخێر ڕابردوو نییە. کەواتە توانم ئەمە یەکسەر بکەمە دەرەوە. I am flying. ئایا ئەمە ڕابردووە past simple-ە؟ نەخێر past simple نییە. ئایا ئەمە past simple-ە؟ ئەمە نەخێر past simple نییە. وۆزەکە ڕاستە past simple-ە، بەڵام بە دوای وۆزا چی هاتووە؟ فەرمانی ing هاتووە. کەواتە ئەمە بابەتی چییە؟ بابەتی past continuous-ە. باشە؟ بابەتی چییە؟ بابەتی past continuous. کەواتە اختیاری دی وەڵامێکی هەڵەیە. یاڵا گریمان ئێستا وەڵامی چی ڕاستە؟ وەڵامی A ڕاستە. با بینەوە بۆ کوێ؟ بینەوە بۆ اختیاری یەکەم بۆ ساختکردنەوەی خۆمان. لە شێوازی پرسیاریە دیقەت بنووسەوە have you ever. ever چییە؟ ever بەکاردێت بۆ شێوازی پرسیاری بابەتی present perfect. لە دووەمان نووسراوە did you ever. ئایا لەگەڵ ددا ever بەکارێنین بە پێی گرامەر؟ نەخێر. گرامەری پۆلی دوانزەمە. have you already traveled. alreadyشمان هەیە، بەڵام already بۆ شێوازی full stop یاخود بۆ شێوازی statementە، نەک بۆ شێوازی چی؟ بۆ شێوازی پرسیاری. کەواتە ئەمە هەڵەیە. لە ئاخیریشا دوومان هەیە. ئایا لەگەڵ دووە ever بەکارێنم؟ نەخێر بە پێی گرامەری پۆلی دوانزەمان لەگەڵ دووە ever بەکار ناهێن، بەڵکو ئەڵێم have you ever traveled. کەواتە اختیاری A بە هەردوو ڕێگا حلمان کرد کە وەڵامی A بریتی بڵێ وەڵامە ڕاستەکە. یاڵا نمونەی دواتر چیمان هەیە؟ نمونەی دواتر ئەڵێ choose the wrong one. وەڵامی هەڵە هەڵبژێرە. وەڵام هەڵەکەمان چییە؟ دیقەت بین ئەڵێ he is the بە دوای the most هاتووە، بە دوای most شەوشێکی دووبڕگەیی هاتووە. کەواتە ئەمە ڕاستە. باشە، بەڵام ئەمە داوای وەڵامە هەڵەکەمان لێەکە. لێرەیە کەواتە ئەمە لە ڕووی گرامەرەوە ڕاستە. B it is the-مان هەیە، بە دوای the چی داناوە؟ er دانا. ئایا بە دوای the er دێت لە ڕووی گرامەرەوە؟ نەخێر نایە. کەواتە ئەمە هەڵەیە، چونکە بابەتی پلەی باڵا بەراوردە. C she was the least لەگەڵ the لیستی دانا و وشەکەشمان دووبڕگەیە. کەواتە ئەمیش لە ڕووی گرامەرەوە ڕاستە. C نووسراوە the تا بە دوای st هاتووە، کەواتە ئەمیش کێشەی نییە. کەواتە وەڵامی ڕاستمان بریتە لە چی؟ بریتە لە اختیاری B. بۆ؟ چونکە ئەڵێ وەڵامە هەڵەکە دیاری بکە. هەڵەکەمان چییە؟ سێکەن لە ڕووی گرامەرەوە ئێمە ئاڵێن چی؟ ئەگەر the بینی بە دوای the ببورن، بە دوای the ئەبێ چیمان هەبێ؟ ئەبێ یان st مان هەبێ، یان est مان هەبێ، یان چیمان هەبێ؟ یان most و least مان هەبێ، یان چیمان هەبێ؟ یاخود most و least مان هەبێ. بەڵام اختیاری B لەگەڵ the چی داناوە؟ لەگەڵ the r داناوە. بۆیە r یان er یان more یان less ڕێگە پێدراو نییە و وەڵامەکەمان وەڵامێکی هەڵابێ. بۆیە ئەگە بە دوای the st هاتوو ڕاستە. دیقەتی هەڵبژاردننی A بە st هاتووە، بە دوای the most هاتووە ڕاستە. اختیاری C least هاتووە هەر ڕاستە. اختیاری دیش est هاتوو، کەواتەویش هەر ڕاستە. کەواتە ئەوەی هەڵەیە چییە؟ ئەوەی کە هەڵەیە اختیاری بیە بە دوای the r er more less بەکار نایەت. باشە، وەرن بۆ اختیاری 16. He said that he بۆشای everything without success but that new medicine بۆشای useful. دیقەت بین من چۆن ئەم بابەتە بناسبم. tries is had tries was has. کەواتە ئەمە بزانم لە ڕووی گرامەرەوە جوابی پرسیارەکانێمەوە سەرەتا. دیقەت بین چیمانەیە؟ نووسراوە he said that. he said that بابەتی چییە؟ بابەتی report speech-ە. بابەتی report speech-ە. report speech وتمان ئیش لەگەڵ چیاکەین؟ ئیش لەگەڵ فەرمانی ڕابردووەکەین. بۆ سێدیش چییە؟ سێت خۆی ڕابردووە. کەواتە ئەم ڕستەیەمان چییە؟ is و tries ڕانەبردووە. کەواتە سێت ڕابردووە، ئەمە هێڵمەوانێ. لێرە نووسراوە had بە دوای هادا ڕابردوو هاتووە، کێشەم نییە، pp هاتووە. ئەمیشیان وۆزە، کەواتەمیش ڕابردووە. کەواتە مادەم سێت ڕابردووە، کەواتە بێمانشی ڕابردوو بنە، ئاگادار بە. لێرە نووسراوە has tried. ئەمە تقریبا لە ڕووی گرامەرەوە، لە ڕووی بابەتی report speech وتمان have و has pp بەکار نایێنین. وە گریمان ئەمەشت نەزانی سێری ئەم بەشەکە لەگەڵ هادا بێت چی بەکاربێین؟ لەگەڵ هادا بین بەکاردێت. تکایە بین بەکاردێت نەک بی. ئەگەر بیت بینی بیەکە هەڵەیە، کەواتە اختیاری C ئەەکەمە دەروانە. وەرە بۆ اختیاری D. اختیاری D نووسراوە چی؟ اختیاری D نووسراوە tried، ئەمە ڕابردووە، بەڵام لێر نووسراوە will been. لەگەڵ وڵا بی بەکاربێنم یان لەگە وڵا پێویستە کات کە بین بەکاربێنم. بۆیە لەگە وڵا بین بەکار نایەت. تکایە بۆ اختیاری D ئەکەینە دەرەوانێ، اختیاری Cشمان کردو دەرەوە، کەواتە اختیاری ڕاست بریتە لە چی؟ بریتە لە اختیاری B. حاڵەتێکمان هەیە لە بابەتی report speech-ە، لەوانە بڵێ مامۆستای بۆچی A ڕاست نەبوو. ئەگەر ئەم he said-ە he says بووایە، he says بووایە، he says that، لەم حاڵەتەیە مامتوانین بڵین وەڵامی A ڕاستە بێ. باشە؟ نمونەیەکی ئەومان هەیە لەناو کتێبەکەیە. بۆیە تکایە ئاگادار بن ئەگەر سێت بوو ئەوە پێویستە فەرمانەکانی کە هەڵی شێژێنین فەرمانەکەمان فەرمانێکی ڕابردوو بێت، چونکە report speech باز لە
جێڕانەوەی قسێکەکەین لە حاڵەتی ڕابردووە. نمونەی حەڤەیەم I'll be watching my shows بۆ شای April 12 launch dinner. ئاها بزانم ئەمە بابەتی چیە؟ بابەتی کاتەکانە. سێ اختیارەکانەکەم لێرە نووساوە April 12 کاتە ئەمە چییە؟ ئەمە ڕۆژە باشە؟ ئەمە بەروارە کەواتە لەگە بەروارە ئۆن بەکارێنم بەڵێ ئەد بەکارێنم نەخێر کاتە دیەکەمە دەبێت لە سیا ئۆن بەکارێنم بەڵێ ئۆن بەکار ئەهێنم. ئاها دیقەت بین لێرە ئەڵێ launch to dinner لە نانی نیوەڕۆ بۆ نانی ئێوارە کەواتە لە کاتێکەوە بۆ کاتێکی تر کەواتە دوو کات بێکەوە بەستم ئیشم بە چییە؟ ئیشم بە from تووە یاخود between and یاخود ئەمانە کەواتە ئیشم بە from هەیە لەگەڵ betweenە. ئەمە فڕۆمی تایە بەڵێ ئەمەشمان هەر کردووە دەرەوە. ئایا ئەمە فڕۆمە؟ نەخێر ئەمە فڕۆم نییە. ئاها بە دوای فڕۆمە until هاتووە. ئایا تەلەبە هەر وتبووی from for example from to ئاها ئێمە وەکو پێشتر لە ناو ڤیدیۆکانی شاوت بوومان تڵیشمان هەیە لەگەڵ from to from till بەکارێت. ئەگەر پێشتر ئەگەر دیقەت بی تڵ هەمان ئەکرێ بڵێ مانای ئەنتڵە بەخشێت چونکە بە مانای چی دێن؟ بە مانای تاوەکو واتە لە دەستپێکی کارێکەوە بۆ کۆتایی هاتنی کارێک کاتێ ئێمە دوو کات بێک و بەستینەوە پێویستم بە چییە؟ from to till یاخود ئەکرێ بڵێن from until چونکە ئەنتڵیش بە مانای چی دێت؟ بە مانای تاوەکو یاخود چی؟ هەتاوەکو بۆیە ئەکرێ ئەڵێن لە من سەیری بۆن چی ئەەکەم لە 12 مانگ لە نانی نیوەڕۆ هەتاوەکو نانی ئێوارە. بۆیە لێرە ئەڵێم اختیاری ئەی بریتە لە چی؟ بریتە لە وەڵامە ڕاستەکە. دواتر وەرە نمونەی 18 they're shy for the crops to grow well in this land. سێ اختیارەکانەکەم نووسراوە isn't enough لێر نووسراوە enough there was too much rains لێر نووسراوە were to rain little rain. دیقەت بن چیمان هەیە؟ یەکسەر ئەزانی ئەمە بابەتی چیە؟ ئەمە بابەتی to enough بابەتی چیە؟ بابەتی to enough-ەکەیە. ئاها لەبەر ئەوەی بە vێر دەستی پێکرد ئەزیزم سێرکە لەبەر ئەوەی بە vێر دەستی پێکردووە کەواتە ئەگەرێکی زۆر پێمانڵێ ئاگاداری چی بە؟ ئاگاداری تاک و کۆبە. ئاها ئەزن چییە؟ ئەزن تاکە. ئاها وشەی دوای enough چییە؟ rain تاکە. یاڵا وەرە بۆ ئێرە r چییە؟ r کۆیە. rain چییە؟ rain تاکە. کەواتە توانم بەپێی ئەمە اختیاری بی بکەمە دەروانێ. باشە اختیاری بی بکەمە دەرەوە بەهۆی ئەو تاک و کۆیەوە. باش وەتێبینیکی تر rain چییە؟ rain نا ئەگە vێر بەکار هات ئەبێ یاسای چی بەکاربێنم؟ ئەبێ ئەم ڕێینە ناون بکەوێتە چێ؟ ناون بکەوێتە دوای ئینەفۆ بەڵام لێرە شا بە پێم تێبینیش هەڵەیە کەواتە لەبەری r کۆیە rain تاکە کەواتە ممان هەڵەیە. اختیاری c was چییە؟ was تاکە. ئایا rain چییە؟ نووسێتی rains کۆیە کەواتە میش هەڵەیە. اختیاری d where چییە؟ where کۆیە. ئایا لەگەڵ کۆیە rain چییە؟ rain تاکە کەواتە اختیارەش هەڵەیە. کەواتە هەر کاتێک تۆ vێرە بینی حەزەری چیم بۆکەی؟ حەزەری تاک و کۆم بۆکەی تکایە. کەواتە اختیاری ئەی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان کە بێ هەڵی بژێری. نمونەی 19 why شای that phone down and start doing your homework. سێ اختیارەکانەکەم بزانم چ بابەتێکە لەبەر عەلاماتی پرسیاریمان هەیە لێرەش پرسیاریە و نێگەتیڤە کەواتە نێگەتیڤ کوێشنە ئەڵێ haven't you put ئایا put ppە بە دوای haven't هەبێ pp بێ ئایا بزانم put ppە put هەر سێ شێوازەکەی و هویە گوایە کەواتە من ppە کەواتە اختیاری ئەی ئەتوانم بڵم ئەمە ڕاستە جارێ. باشە باسێکی اختیارەکانی تریشکەین. aren't you putting لەگەڵ aren't تا چی دێت؟ ing بەکاردێت؟ بەڵێ ing بەکاردێت کەواتە ئەمیش ئەکرێ بڵێم لە ڕووی گرامەرەوە ڕاستە ئەمیش هەر ڕاست لە ڕووی گرامەرەوە. don't you put ئایا لەگەڵ don't پوت بەکاردێت؟ بڵێ پوت ئەها بەیز بوو کەواتە ئەمیش لە ڕووی گرامەرەوە ڕاستە. ئایا پێویستەکە یەکسەر وەڵامی دڵبژێرم؟ نەخێر چونکە تو تەنیا پرسیارەکەت خوێندەوە. وەرنووساوە why بۆ شای that phone down and بەکار هات کە and بەکار هات ئەمە چییە؟ بە دوای ئەندەکە چی هاتووە؟ بەیس هاتووە لە بوتومانە and وەکو ئاوێنەی گوایە چی پیشان بێ ئەوت پیشانێتەوە. ئەگەر ئێرەی بەیسە کەواتە پێی سەڵجاردنی هەڵبژێرم کە دەوری بەیس ببینێت. ئایا کام لەوانە بەیسە؟ ئایا ئەمە بەیسە؟ نەخێر pp ئەمە ئەنجیە کەواتە اختیاری سی بریتە لە وەڵامە ڕاستەکە. هیچ کاتێک اختیاری ئەی ڕاستە بوو ئەگەر لە دوای ئەندەکەوە started بووە وەڵامی ئەیمە ڕاستە بوو started. هیچ کاتێک ئاینجەکە ڕاستە بوو ئەگەر لە دوای ئەندەکە بنووسرایە چی بنووسایە؟ ئەگەر لە دوای ئەندەکە بنووسرایە starting باشە بنووسە starting کەواتە لێرەیە
ئەو کاتێ اختیاری بیمان هەڵبژار و اختیاری سیمان ئەیمان هەڵبژار ئەگەر started وە لەبەر ئەوی لێرەیە start base کەواتە لێرەیە پێویستەکە من اختیاری سی هەڵبژێرم کە وەڵامە ڕاستەکەمانە. يلا نمونەی بیستم which بۆشایی نیان at the party tonight I think she'll be singing the old one. سێری هەڵبژاردنەکانەکەی نووسراوە will songs بۆشایی be singing. وەرە لە ڕووی گرامەرەوە سێرکەین ئەمە will sings دانراوە will song ئەکرێن ناوبێت باشە ئایا بە دوای بیا sing دێت نەخێر نایە بە دوای بیا پێویستە فەرمانەکەمان ing بێت دیقەت بن sing ئاها ئەم ing هی خۆیەتی بۆیە ئەمە موشێمان چیە موشێمان بیسە هیچ کاتێک ڕاستە بوو ئەگەر بنووسایە singing باشە کەواتە اختیاری A هەڵەیە چونکە B singە کەواتە نابێت اختیاری B نووسراوە song will be singing گەردی قەت بین ئێمە ڕستەکەمان چی بوو ڕستەکەمان پرسیاریە ئەگەر پرسیاری بێ ئەم will be singە وەرە لە ئێریا بۆم دابنێ بێ بە یاسای چی میانەکە خۆمان subjectە subject زائدن will be singing ئایا ئەمە لە ڕووی گرامەر و ڕاستە لە ڕووی گرامەر و ڕاستە بەڵام نیشانەمان پرسیارە مادەم پرسیاریە نابێ چی نابێ بە دوای subject will بێ لەبەر پرسیاری پێویستە subject وڵەکەمان عکس کرابێتەوە ئایا لێرەیە ئەگەر ئەم will be singە لێرەیە دابنێ will be singing ئایا subject وڵەکەمان عکس کراوەتەوە نەخێر عکس نەبووەوە کەواتە اختیاری بیمان هەڵێ و ئەبێت بیکەینە دەرەوانە اختیاری سیە منێتوانێ ئەگەر ئەم وڵە لێرەیە دابنێم ئەمە ئەبێ بچی song ئەگەر جێ بێتوانێ will باشە ئاها لەبەرەوەی پرسیاری پێویستە will و subjectم عکس کرابێتەوە کەواتە ئەگەر ئێرەم ببێ بە will کەواتە be singە وەرە لێرەیە دابنێ بێ بچی will be singing کەواتە بوو بچی نیا will نیان be singing کەواتە لە ڕووی گرامەرەوە اختیاری سی ڕاستە بۆ چونکە ئەبێ وڵاکە پێش subject بکەوێت کەواتە ئەبێت چی بێ لە شێوازی پرسیاریە ئەڵێین پێویستە will زائداً subject زائداً be زائداً verb ing بێت بۆیە لەو حاڵەتە لە شێوازی پرسیاریە چی هەڵبژێرم اختیاری سی هەڵبژێرم لەبەر چی لەبەرەوەی subject وڵاکەمان پێویستە عکس کرابێت اختیاری دیش هەڵەیە چونکە بە دوای وڵا ing نایەت پێویستە بە دوای وڵا base بێت. نمونەی 21 the city which was destroyed during the war has been rebuilt. This tenses are ئەم ڕستانەمان چییە؟ دیقەت بە نووسراوە past simple passive نووسراوە present perfect passive past simple active present perfect active past perfect passive past perfect active لێرەیان نووسراوە passive نووسراوە active passive و active بەچیا بناسینەوە ئەزیزم سێرکە ئێستا شتێکت پێڵێم ئەمە بزانە am is are was where پێشتر باسیمان کردووە ئەم وزو are was where زائدن be been لەگەڵ بینگە ئەگەر بە دوای ئەمانەیە فرمانەکەمان فرمانی PP بوو ئەو بابەتەمان بابەتی چییە بابەتی پاسڤە باشە بابەتی چییە بابەتی پاسڤە ئەگەر ئام وزو are was where be و been PP نەهات بوو بە دوای ئەو بابەتی چییە ئەوە بێ بە بابەتی active باشە ئەوێ بە بابەتی چی active بەڵام لێرەیە چیمان هەیە ئام وزو are was where be و been being PP هاتبوو بە دوای پاسڤە کاتە با سێرێکی کەین نووسراوە the city which was ئەمە چییە وۆزە was چییە فرمانی PP هاتوو بە دوای کاتە was where PP کاتە پاسڤە کاتە بەشی یەکەممان ئەو هەڵبژاردنی کە هەڵبژێرمەوە چی بێ پاسڤ بێ ئاها بەشی دووەم the wall has been rebuilt چیمان هەیە بینم هەیە کاتە بینم چییە کە بینم هەبوو بین چی هاتوو بە دوای PP هاتوو چۆن بزانم PP rebuilt بێ LT کۆتایی هاتووە ئاها build دەبێ بە built کەواتە لێرە شاچیمان هەیە جۆکەر زائدەن PP مانەیە کەواتە میش بابەتی پاسڤە کەواتە اختیارێک هەڵبژێرم کە هەردوو لاکەی پاسڤ بێ ئایا ئەمە پاسڤە بەڵێ ئەمە پاسڤە بەڵێ ئەها دیاریمان کرد ئەمە ئەکتیڤە ئەو نووسراوە ئەکتیڤ کەواتە ڕستی ئەکتیڤ PP تیانیە باشە جۆکەر PP نییە کەواتە ئەمە هەڵەیە لێرە شا بەمان شێوەم بەشەی ئێرەی ئەکتیڤە ئێرەی پاسڤە ئێرەی ئەکتیڤە کەواتە ئەمەش هەڵەیە کەواتە اختیاری ڕاستن بریتێ لە چی اختیاری ڕاستن بریتێ لە هەڵبژاردننی ئەی ئەگەر بەم ڕێگایش جواب بنایەوە ئایا ئەزانی کە وۆز چییە وۆز پاسمپڵە کەواتە بە دوای پاسمپڵا چی هاتووە PP هاتووە کەواتە بە دوای پاسمپڵا PP هات کەواتە بێ بە پاسمپڵ پاسڤ بە دوای وەز وێرە PP هاتوو پاسمپڵ پاسڤە بزانە لە اختیارەکانە چەند دانەت پاسمپڵ پاسڤە ئەمە پاسمپڵ پاسڤە B هەڵەرەوە B پاسمپڵ ئەکتیڤی نووسیە کەواتە هەڵەیە C نووسراوە پێرفێکت کەواتە وۆز پێرفێکت نییە D نووسێتی present simple is و ئام و ئاڕە بە دوای PP هاتبوو اختیاری دیمان هەڵبژار بەڵام لەبەرەوەی وەزوێرە وەزوێر چییە پاسمپڵە بۆیە اختیاری ئەی بریتێ لە وەڵامە ڕاستەکەمان
نمونه 22 Where is Darren? I'm not sure but he بۆشایی in his office. دیقەتی ڕستەکەمان بین ئەڵێن چی I am not sure سێ هەڵبژاردنەکان کە نووسراوە maybe not B must be C maybe D might has لە ڕووی گرامەرەوە کامیان لە هەمیان هەڵەیە هەڵەترە کەواتە might has بەدوای مۆدڵ ڤێربە ئەبێ have بێت نەک has کەواتە اختیاری دی یەکسەر بکەرە دەرەوە سێریکە ڕستەکە نووسراوە I am not sure واتە دڵنیانیم واتە چی واتە possibility کەواتە کامە سێرتنە ماستەکەمان سێرتنەی کەمە دەرەوە ئایا maybe not هەڵبژێرم یاخود maybe دیقەت بن ئەمە maybeە ئەگەر بەم شوازە بووە may not be وەڵامەکەمان چیە وەڵامەکەمان ڕاستە بوو بەڵام لەم حاڵەتەیە چییە لەم حاڵەتەیە وەڵامەکەمان هەڵەیە چونکە ئێمە چیمان هەیە دیقەت بن ئێمە دوو جۆر ئەمەمان هەیە maybe ئەمەشمان هەیە maybe ئەوەی کە لەناو گرامەرەکە ئاماژەی پێدراوە ئەم maybeیانە نەک ئەوەی کە لە تەنیشت یەکەوە نووسراوە بۆیە پێویستە بڵێن may not be نەک maybe not کەواتە اختیاری ئەی هەڵەیە بۆیە لەم وەڵامی سی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان نمونەی 23 ئەڵێ according to 4Rs first of all we need to reduce the amount of resources that we use ئەڵێ بە پێی 4R بێ ئێمە پێویستە چی بکەین ئەو سەرچاوانە بڕی ئەو سەرچاوانە کەم بکەینەوانێ واتە دەست بە هەنێشتەوە بگرین کە چیمان هەیە کە ئێمە بەکارێنین بۆ نمونە keep all pots and cans to plant flowers and vegetables ئەڵێ پێویستە کە ئێمە قوتوو یعنی قابلە مۆشتی کۆن هەڵبگرین و چی لێ بکەین گوڵی تیا بچین ئایا ئەمە بە مانای کەمکردنەوە دێت نەخێر بە مانای کەمکردنەوە نایەت کاتە ئەی هەڵەیە B turn off the lights when we leave a room گڵۆپەکان بگوژێنینەوانێ کاتێک ژوورێک جێ هەڵین کاتە ئەمە کەمکردنەوەیە بەڵێ ئەمە کەمکردنەوەیە معنە دەست پێوەگرتنە C store rainwater to water garden flowers and vegetables ئایا هەڵگرتنی ئاوی بارانە و ئاوی باران کۆ بکەینەوانێ و گوڵ و سەوزەی پێ ئاوبین ئایا ئەمە چێتە قاڵبی کەمکردنەوە بەڵێ چێتە قاڵبی کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو لە بریەوەی ئاو بەکاربێنین هەوڵێن چی بکەین با ئاوی باران خڕەکەینەوانێ کۆی ئەەکەینەوانێ و بۆ سەوزۆمیەوە و ئاودانی گوڵ و باخ و ئەم شتانە بەکارێنین کەواتە ئەمە بریتە لە کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو بۆیە اختیاری سیش وەڵامی ڕاستە بۆیە ئەڵێم لە کۆتاییە وەڵامی دی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان کە کەمێک اختیاری دی ئەکەوێتەوە سەر لانی مانە 24 choose the correctly spelled word that for this definition very quickly and without stopping to do anything else ئەمە definitionە پێناسەکان دیقەت بێ ئەم ساڵ زۆر جیاوازە نابیوانێت چوار هەڵبژاردنینەیە نابۆ کە هەر یەکەیان جیاواز بێ بەڵکو لە ڕووی سپێڵینگەوە جیاواز بوون لە ڕووی سپێڵینگەوە بێگومان immediately بە مانای چیت بە مانای very quickly واتە دەست بەجێ بە بێوەستان کە شتێک بکەیت کەواتە لە ڕووی سپێڵینگەوە اختیاری بریتە لە وەڵامە ڕاستەکەمان بۆ ئێمە پێمانەڵێ بۆ خوێندکارانی خولی دوو پێویستە ئاگاداری چیش بن ئاگاداری سپێڵینگ بن بۆ خولی دووەم بۆ بابەتی پێناسەکان ئەکرێت بە هەمان شێوە دووبارە بێتەوە ئۆر چییە ئۆر ئامڕازێکی سالبە as long as چییە as long as ئامڕازێکی موجەبە باشە ئاها لە ڕووی ماناوە ئۆر سالبە و as long asیش مانای موجەبیە you will burn out if سێرەکەم ئێرەشم هەر موجەبە یاڵا وەرە بۆ نمونەی C لێرە ئەنلێسمان هەیە ئەنلێس چییە ئەنلێس سالبە لێرە if you don't ئامڕازەکەمان چیە ئامڕازێکی سالبە ئەمیش بە هەمان شێوە نێگەتیڤە یەک شت پێ بڵێم ئەگەر ئامڕازەکەمان نێگەتیڤ بوو کەواتە ئەمە لێرە وڵە باشە وڵ ئەگۆڕێ بۆ چی وڵ ئەگۆڕێ بۆ want چ کاتێک وڵ ئەگۆڕێ بۆ want یاخود وەکو خۆی ئەمێنێتەوە دیقەت بن ئەگەر ئامڕازی سالب گۆڕا بۆ ئامڕازی سالب ئەوە دەستکاری وڵەکە ناکەم باشە بەڵام ئەگەر گۆڕا بۆ موجب ئەوە دەستکاریەکەم ئێستا وەرسیکە وڵ گۆڕاوە بۆچی ئۆر گۆڕاوە بۆ زلۆنگەس کەواتە لە ڕووی نیشانەوە پێچوانی یەکن کاتە پێویستە مڵۆش پێچوانەکەمەوە سێریێراکەم پێچوانەکراوەتەوە بەڵێ کەواتە ئەی ئەتوانم بڵێم جارێ ئەی ڕاستە وەرە بۆ اختیاری B you will burn out if بۆشایی دیقەت بە وڵەکە ئایا ئۆر و if لە ڕووی نیشانەوە پێچوانی یەکن بەڵێ پێچوانی یەکن کاتە بێ وڵەکەش پێچوانەکەمەوە وڵەکی پێچوانە کردوتەوە لە اختیاری بیا نەخێ پێچوانی نەکردوتەوە کاتە B هەڵێ C unless سالبە وایە کاتە سالب بۆ سالب دەستکاری وڵەکە بکەم نەخێ دەستکاری وڵ ناکەم ئەمە وڵە کاتە بێ لە اختیارەکان ئینشا وڵ بێ ئاها لێرە کردوتی بەچی کردوتی بۆ وانس کاتەم اختیارش
هەڵەیە وەرە بۆ دی ئەفودۆنتی دانا ئەفودۆن چییە ئەفودۆنت نێگەتیڤە کاتە نێگەتیڤ بۆ نێگەتیڤە بێ دەستکاری وڵەکە بکەم نەخێر نابێت دەستکاری وڵەکە بکەم سێرەکەم وڵەکەی دەستکاری نەکردو ئەی بزانم خەلەلەکە چییە لە نێوان ئەی و دیە گەردی قەتی ئەی و دی بم لێرەیە لە دیە لێرە برنە کە بیسە بەڵام لێرە کردێتی چی لێرە کردێتی بە حاڵەتی پیپی بۆیە بە دوای وڵا چی نایەت بە دوای وڵا فرمانی پیپی یاخود فرمانی ڕابردوو نایەکەواتە دیەکەمە دەرە وەڵامی چی وەڵامی ئەی بریتە لە چی وەڵامی ئەی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان کابێ ئاگاداری بین نمونەی 26 ئەمە ڕێژەی فراکشنەکانە ئەڵێ if we change 12.5% into a fraction ئەگەر 12.5 بگۆڕین بۆ کرد ئەبێ بەچی 12.5 ئەبێ بە 1 لەسەر 8 ئەشەبێ بەچەند ئەبێ بە 1 لەسەر 8 نمونەی 27 let's go to a country the sun always shines سێ جارنەکانەکەم سا وێن بۆچی بەکاتێت وێن لەگەڵ کاتا بەکاتێت وێر بۆ چییە وێر بۆ شوێنە باشە وچ بۆ چییە وچ بۆ بێجانە وای بۆ هۆکارێکە سێ پێش بۆشایەکەکەم ئەڵێ country چییە شوێنە کاتە مادەم شوێنە اختیاری بی هەڵەبژێرە اختیاری بی بریتە لە چی بریتە لە وەڵامە ڕاستەکەمە نمونەی 28 ئەڵێ which one doesn't کام لەمانە چی نییە extra information نییە extra information ئەم دووشتە بزانە لەسەری یەکەم هو which ئەبێ چی بێ ئەبێ کۆمایان لەگەڵا بێ لەم بابەتەیە that بەکار نایەت باشە لەم بابەتەیە that بەکار نایەت سێ اختیارەکانەکەم لە یەکەمە هوی دانا و کۆماشی دانا و کاتە extra information b وچی دانا و کۆمای دانا و کاتە extra information c آخر اختیارەکەمان لە چی extra information نەبێت c ئەڵێ the teacher thatی بەکارێنە کاتە اختیاری C extra information نییە دی نووسراوە the boy who went to the conference لێرە هوی دانا و کۆماشی دانا کاتەمە extra information بۆی اختیاری C بریتێ لە ئەوەی کە وەڵام ڕاستەکەمان بێ کە extra information نابێ ذاتی پیابێ نمونە 29 this is the video بۆ شای to show you ئەمە بابەتی چی ئەمەش بابەتی تقریبا ریلیس فلۆزەکانە کە چۆن ئەمانە بەکارێنین this is the video ئەڵێ ئەمە ئەو ڤیدیۆیە کە ڤیدیۆ چیە بێجیانە وچی بۆ بەکارێنم بەڵێ ڤیدیۆ بێجیانە ذات بەکاردێت بەڵێ بەکاردێت ئەی ئایا ئەتوانم I want to دیش بەکاربێنم پرسیارەکەین دیقەت بە دوای وچە I want زاتووە بە دوای ذاتە I want زاتووە بە دوای سی شانساوە I wanted بۆچی من لەم حاڵەتەیە چی بکەم دیقەت بن ئەی ڕاستە بیشە ڕاستە بەڵام بۆ سیەکە لەوانەیە دڵنیا نەبم سێرکە ئێمە هەر کاتێک هو وچ و ذاتمان هەبوو بە دوایە سەبجەکت هاتەبوو لەم حاڵەتەیە ئاساییە ئەمانە لابرن بۆچی چونکە لێرە خۆمان چیمان هەیە سەبجەکتمان هەیە زۆر جار ئەم وچ و ذات دەوری چێ بینێ دەوری سەبجەکت دەبینێ بەڵام لەبەرەوەی لێرەیە بە دوای هوچەکەیە سەبجەکت هاتووە بە دوای ذاتەکەشا سەبجەکت هاتووە کەواتە ئاسایی ئەگەر هوچەکە لابەرمو تەنیا I want-ەکەش بمێنێتوانێ بۆیە کەواتە I want دیشەر بۆ وەڵامی ڕاست حسابە بۆیە هوچ و ذات it's not necessary پێویست نییە لەویا هەبێ بۆیە ئەتوانم بڵێم لەم حاڵەتە اختیاری دی هەڵەبژێرم کە وەڵامە ڕاستەکەمانە نمونەی سی ئەڵێ I turn the lights off late at night گڵۆپەکانم کوژانەوە لە درەنگانی شەودا بۆچی بابەتی سۆ ذاتە کە سۆ ذاتت هەبوو ئەبێ بە دوای سەبجەکتمانێ مۆدەڵ ڤێر پێ بەڵێ مۆدەڵ هەیە سێ ڕستەکە شەکەم ئەگەر مۆدەڵەکەمان کود بواە وەڵامی ئەی خەلەلی بۆ دروستە بوو بە دوای مۆدەڵی شاچی هاتووە بەی ساتووە بۆچی ئەگەر ئەم ترن بووە ئیدی بواە ئەو کاتە ئەبواە کود بێ بۆیە نەمانەوت ئەیوبی ڕاستە باشە بۆیە لێرەیە ئەمە چییە پرێزنتە کاتە ئێرش پرێزنتە کاتە وەڵامی ئەیمان ڕاستە B in order نۆتەکەی خستۆتە پێشتووە کاتە مە ڕاستە کێشەی نییە ئەمە جوسا waste کاتە ئەم اختیارشمان ڕاستە بەڵام ئاگادار بە ئەگەر ئەم نمونەیە بینوسایە چی ئەگەر بنووسایە in order not باشە ئەمە بە لە خوارە بنووسی ئەگەر بنووسایە in order not to save لەم حاڵەتە ئەم اختیارە لە ڕوویمانە هەڵا بوو ئەمە ئەڵێ گڵۆپەکانم کوژانەوە بۆ ئەوەی کە کارەبا سیف بکەم بی ئەڵێ بۆ ئەوەی کە چی نەکەم بۆ ئەوەی کە کارەبا بە فیڕۆ نەدەم کاتە اختیاری بیش لە ڕووی گرامەر و ڕاستە بە دوای توە بەی ساتووە بەڵام ئاگادار باگە بنووسرایەوە
save اختیاری بیمان هەڵابوو اختیاری دی ئاگادار بن سەیفی داناوە save verb بەڵام ئەمە verb نییە adjective بۆیە سی هەڵێ و اختیاری دی وەڵامە ڕاستەکەی بۆ یەکە ئاگادار بن وەکو وتم ئەگەر بۆی هێنانەوە ئەم جارە وەستەکەی کردبوو بە save لەگەڵ not to save وایە وەڵامەکەی وەڵامی بیمان هەڵابوو بۆیە لێرەیە ئەڵە وەڵامی دی بریتە لە وەڵامە ڕاستەکە نمونەی سیویەک I wish I could travel around the world one day. سێ اختیارەکانم ودم هەیە کە ودم هەبوو بە دوای لای کاتبوو ئەبێت تو بیس بێت تو بیسە بەڵێ تو بیسە کاتە ئێ ڕاستە I am aiming چییە بە دوای ئامە ئاینجیا تو کاتە لە ڕووی گرامەر و ڕاستە لەگەڵ ئەیمینگیشە ئەیمیژێکێکە لەو فرمانەی کە تو بیس دێ بە دوای کاتەمیش ڕاستە hope یژێکێکە لەو فرمانانەی کە بە هەمان شێو تو بیس دێ بە دوای کاتە لێرە ئاڵم اختیاری دی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان کاتە hope و aim و would like بەڵام ئەگەر وودەکەمان نەبووە بەس I like بووە ئەمان توانین بڵین حاڵەتی ئاینجیش دێ بە دوای بۆیە لەوی ئاڵم وەڵامی دی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان نمونەی سیودومان هەیە ئەڵێ I am wish I reading from the screen I wish I read paper books in the past لێرە دیقەت بە باسی چێکە ئاڵە in the past سێ هەڵبژاردنەکانەکەم نووسراوە بابەتی چیە بابەتی used toە ئاها ئێمە وتمان بابەتی used to ئەگەر subject زائدەن used to بوو کاتە بێ بە دوایە چی بێت ئەبێ بە دوایە base بێت بەڵام ئەگەر subjectێکم هەبوو زائدەن verb باشە verb اینجا چی هەبوو اینجا used مان هەبوو ئەبێ بڵم used to verb ing باشە ئەبێ بڵم چی ئەبێ بڵم used to verb ing کاتە دیقەتی ئێرە بن ئەمە ئایا هەر کاتێک چیمان هەبوو وتمان هەر کاتێک ڕستەکەت بە سەبجەکت دەسی پێکردن سەبجەکتەکە یەکسەر یوستەکات بوو بە دوای ئەبێت چی بێ یاسای تو بیس بێت بەڵام ئەگە سەبجەکتەکە ڤێربێکت بینی ئەبێ یاسای چی بێ ئەبێ یاسای ڤێرب ing بێ گەردی قەت بین لێرەیە فرمانەکەمان چییە فرمانەکەمان بیسە چۆن بزانم لێرە ئەمە ئایا ئەمە سەبجەکتەکەمانە ئەمە سەبجەکتەکەیە بە دوایە ئەمە گۆتە فرمان هاتووە کاتە ئەبێ بدوام توە ئاینجی بێ ئەمە ئاینجی هاتووە نەخێر نهاتوو کاتە مەکەمە دەرەوە فەرقی ئەمەش نییە ئەمە گێتە گێت فرمانە مادەم فرمان هاتوو کاتە بێم تو ئاینجی وەربگری ئەمە ئاینجی وەرگرتووە نەخێر وەری نەگرتووە وەرە بۆ ئێرە ئەمە ڤێربە ئایا بەدوایان ڤێربەیە تو هات used to ئەبێ ئاینجی بێ ئەمە ئاینجی نەخێر ئاینجی نییە بۆیە ئەم اختیاری دی وەڵام ڕاستەکەی چونکە گەرم used دانم یەکسەر بەدوای used to بیسە ئەگەر ریدینگ بووە ئەو کاتە حەزەرێکم لێ کرد و کرایەک لە وەڵامانەی سەرەوە وەڵامە ڕاستەکەمان بووە و بۆ شازێم چێکم یەم جوابی ئەم پرسیارانە ئێمە کاتەم پرسیارە بم شازەمان توانی جوابی بینەوە کە زۆر ئاسان بوو نمونەی 33 I can hear people بۆ شای they must be in the next room لێرە چیمان هەیە ئەڵێ ئەتوانم جوم لە خەڵک بێت دیقەت بە participle clause-مان هەیە subject یاسایەکمان هەیە ئەڵێ subject زائدەن verb زائدەن چی بێت زائدەن ناونێک بێت کاتە پێویستە فرمانەکەی کە بەکارێنی فرمانەکەمان چی بێ فرمانەکەمان فرمانێکی verb ing بێ دیقەت بە ئەمە ئایەکەمان subjectەکەمانە ئەمە لێرە I can hear ئەمە بێ بە verبەکەمان بە دواشیا چی هاتووە ناونێک هاتووە کلۆزێک هاتووە کاتە پێویستە و هەڵبژاردنەکە ژێرم چی بێ verb ing بێ verb ing نەخێر verb ing نەخێر verb ing بەڵێ verb ing نەخێر کاتە subject verb بە دوای ناونێک هاتبوو کاتە بێ بەچی بە یاسای participle clause-ەکە و پێویستە کە verb ing بۆ هەڵبژێرین نمونەی 34 بابەتی کەنجەکشنەکانە دیقەت بین لێرەیە ئافتەرمان هێن ئافتەر هی ئاها بەڕووی گرامەرەوە ئەگەرم هیە دابنێم بە دوای هیە یەکسەر ئاینجی دێت نەخێر بە دوای هیە بە دوای سەبجەکتە یەکسەر فرمانی ئاینجی نایە ئاها ئەی بە دوای ئافتەرە یەکسەر ئاینجی دێت بەڵێ دێت لە یونیتی حەوتەمە بابەتێکمانەیە بە ناوی participle clause with conjunction بەکارهێنانی conjunctionەکان ئەگەر ئەم ئافتەر هی هادە دابنێم ئایا بە دوای هادە ئاینجی دێت نەخێر نایە کاتە سیەکەمە دەرەوە نووسرا ئافتەر هی is لە ڕووی گرامەرەوە ئەکرێ بە دوای زە ing بێت بەڵێ ئەکرێ ing بێت بەڵام سەیری ڕستەکەکەم Mr. Lee went لە بەروی فرمانەکەی ئێرەمان ڕابردوو ئێرەم ڕانەبردوو کاتە هەڵەیە بابەتێکمان هەبوو وتمان هەر کاتێک ئامڕازمان هەبوو بە دوای ئەم ئامڕازەیە ئەگەر سەبجەکت نەهاتبوو ئەوە پێویستە فرمانەکەمان چی بێ ئەبێ یەکسەر حاڵەتی verb ing-ەکە دێ لێرە verb ing-ەکەی هاتوو ئامڕازەکەی بۆ کردین بە هەڵبژاردن کاتە کاتێک conjunctionمان هەبوو سەبجەکت ناتبوو بە دوای پێویستە کات فرمانەکەی چی بێت پێویستە کات کە فرمانەکەی فرمانشی ing بێ بۆیە لێرە ئاڵەمی چی ئەڵێم اختیاری بی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان نمونەی 35 ئەڵێ we had better a lot more food because the population is increasing
ئەڵێ ئێمە باشترە چی بکەین خۆراکێکی زیاتر بەرهەم بێنین لە بەرەوەی ژمارەی دانیشتوان بەرزە بێتەوە. دیقەت بن هاتبێتە لە یونیتی یەکەمە بابەتێکمان هەیە هاتبێتە ئەمە تێکەڵەیەکە لە یونیتی یەکەم و حەوتەم هاتبێتە چییە؟ هاتبێتە لە یونیت یەکەمان خوێندەها مەست و شود و هاتبێتە بە دوایە پێویستە بەیز بێ. ئەمە بەیسە نەخێر بە دوای هاتبێتە تو نایەت کەواتە ئەیەکەمە دەرەوە ئەبێ بەیز بێ. بەیسە بەڵێ بەیسە بەڵێ ئەمە بەیسە نەخێر بەیز نیە کەواتە دیشەکەمە دەرەوە. اختیاری بی و سی ماوەتەوە ستارت یەکێکە لەو فرمانانەی کە چی دێ بەدوایە یەکێکە لەو فرمانانەی کە تو بەیز دێ بەدوایە و هەروها چیش دێت هەروها ئاینجیش دێ بەدوایە. ئەمە بەیسە بەڵێ بەیسە کەواتەمە هەڵەیە کەواتە پێویستە ئاینجەکە بێ بە دوایدا کەواتەم یەکێک لەو پرسیارە فکریانەی کە یونیتی یەک و حەوتی تێکەڵ کردبوو کەواتە هاتبێتە بەیز دێ بەدوایە کەواتە یەکسەر اختیاری ئەو دیمان کردە دەرەوە ستارتی ژێکێک لەو فرمانەی کە ING و تو بەیز دێ بەدوایە کەواتە اختیاری سی بەیسی داناوەتەوە کەواتە هەڵەیە. 36 New York is a بۆشایی city which has many tourists بۆشایی. لێرە دیقەت بن چیمان هەیە ئەمان هەیە کەواتە لێرەش چیمان هەیە یاسایەکمان هەیە ئەڵێن هەر کاتێک ئەو ئەن و ذەمان بینی بە دوای دوو وشە هاتبوو وشەی یەکەمیان ئەبێ بە ئەجەکتیڤ و دووەمیان ئەبێ بە ناون. ئێستا بە دوای ئەیا چی هاتووە ئەمە لێرەیە وشەی دووەمان کەواتەمە ناونەکەمانە کەواتە ئێرەمە ئەجەکتیڤ ئەمە ئەجەکتیڤە بەڵێ ئەمە ئەجەکتیڤە نەخێر ئەمە ئەجەکتیڤە نەخێرە ڤێربە ئەمە ئەجەکتیڤە بەڵێ ئەجەکتیڤە. و دووەم لێرە اختیاری ئەیودی چۆن جیاکە منسا ئەتراکشن تاکە منسا ئەتراکشن سکوێر لێرە دیقەت بن وشەی مێنیمان هەیە کە مێنیت بینی مێنی و فیود بینی ئەبێ ئەم وشەی ئێرەمان چی بێ کۆبێ ئێسی پێ کەواتە لێرە یاڵەن چی beautiful in attractions بۆیە اختیاری ئەی هەڵەبژێرم بەهۆی هەبوونی چی هەبوونی ئەو مێنیەوەکە لەویا هەمان بۆیە اختیاری سی و شەش بریتە لە هەڵبژاردننی ئەی. وەرم بۆ نمونەی سی حەوت ئەڵێ کام لەمانە which one shows the correct collocations کام لەمانە کۆلۆکیشنێکی ڕاستە بەپێی پۆلی دوانزە. ئایا لەگەڵ کلایمتە چێنج بەکاردێت بەڵێ بەکاردێت لەگەڵ ئەتمۆسفیرە ئەکتیڤیتی بەکاردێت نەخێر ئەتمۆسفیریک ئیمیشن کەواتە اختیاری سی هەڵێت. لەگەڵ وایدا چی بەکارێت experience نەک word لەگەڵ وەرشە چی بەکارێت weapons کەواتە سی هەڵەیە. دی cultural company ئایا لەگەڵ culturalە چی بەکاردێت کۆمپنی بەکاردێت نەخێر بەکار نایە cultural exchange بەکاردێت کەواتە لەم اختیاری ئەی بریتێ لە وەڵامە ڕاستەکەمە عادی ئەکتیڤیتی بووکەکە بوو. یاڵا ئەمە عادی چییە ئەمە عادی ساوندەکانە ئەڵێ چی ئەڵێ ئایا نمونەی 38 the بۆشایی is pronounced the same as the word بۆشایی. یاڵا ئەڵێ ئەم وشانە هەمان ساوند یاخود هەمان دەنگیان هەیە پێکەوە ئایا ئەم دوو وشەیە لێکە چێ berry berry ئەها لەسەر هەمان ساوندن keys keys peace peace کەواتە هەموو ئەم وشانەمان چین هەمویان لەسەر هەمان وەزن یاخود هەمان تەلەفوزن بۆیە بێ ئاگاداری ئەم وشانەی بۆیە اختیاری دی هەمان ساوندیان هەیە هەمان ریتمیان هەیە بۆیە کەواتە اختیاری دی بریتێ لە وەڵامە ڕاستەکەمان. 39 ئەڵێ the letter بۆشایی isn't silent in the word بۆشایی ئەڵێ PTB silent نییە لە موشەیە ئەمیش ئەڵێ ها Pete is not silent ئەڵێ silent نییە ئایا B silent نییە لە موشەیە بەڵێ silentە ئێمە وتمان هەر کاتێک BT بینی یاخود MB بینی لە کۆتاییە ئەوە بیەکەمان چیە بیەکەمان silentە بێ. یاڵا ئەڵێ دی لە وشەی بیژا silent نییە ئێمە هەر کاتێک DJ بینی دیەکەیمان چێ دیەکەیمان silentە کەواتەمیش silentە. H ئایا لە وشەی هووە چی سایلنتە دەبلیوکە سایلنت نەگە بیوتە دەبلیو کاتە ماوە شتێکی ترە بەڵام ئایا H سایلنت نییە لە وشەیە بەڵێ PTH سایلنت نییە ئەڵێن هۆڵ کاتە اختیاری سی تایرە ڕاستە. دەبلیو ئایا لە وشەی سۆردا دەبلیو خوێنرێتەوە ناخوێنێتەوە بێگومان دەبلیو سایلنتە ئەمە ئەڵێ سایلنت نییە کاتە اختیاری دی هەڵێ و وەڵامی سی بریتێ لە وەڵامە ڕاستەکەمان. Although the underlined word, the underlined vowel letters in بۆشایی are sounded as چی as o لەگەڵ a ئایا کام لەم دەنگانەمان بە o خوێنێتەوە ئایا بە o خوێنێتەوانێ لەوانەیە زۆر سەلەبەکە سیستم یاخود ئەکسنتیان ئەمریکیە کێشێن دەنگانیان هەبوو ئاگادار بن ئێمە ئەڵێن هەر کاتێک WA بینی ئەم ئەیە بەچێ خوێنێتەوە بە o خوێنێتەوانێ باشە بەڵام ئەگەر دەبلیوت بینی OR هاتبوو بدوێ ئەمە بە دەنگی چی خوێنێتەوە بە دەنگی A خوێنێتەوە بۆیە ئاگادار بن بۆیە لە یەکەمە ئەمە بە چی بە O ناخوێنێتەوە باشە
ئەڵێن workshop کەواتە ئەمە هەڵەیە. دی نووساوە net چی؟ net ناڵێن network network باشە network کەواتە ئەمە ئەڵێ بە دەنگی یەکەممان بە ئۆ بخوێنرێتوانێ ئایا ئەمە ئۆیە؟ نەخێر ئۆ نییە بەڵکو ئەمە ئەیە کەواتە ئەمە هەڵەیە. لێرەیە ئایا ئەمە ئۆیە ئۆی درێژە یاخود ئۆیە ئەمەیان چی دروستەکە؟ OR ئاگادار بن OR دەنگی ئۆی درێژمان بۆ دروستەکە ئۆی درێژمان بۆ دروستەکە کەواتە ئەمە ئۆی درێژە ئەمە لێرە ئاڵێن ئۆی کورد کە لێرە لەڕووی تایپینگەوەینەکە دەرنەچووە کەواتە ئەمە ئۆی درێژە بەڵکو ئۆی کورد نییە کەواتە ئەمە هەڵەیە. ئایا ئەمە ئۆی درێژە؟ بەڵێ عەفوو ئەمە ئۆیە بەڵێ long ئەمەش ER بەچی خوێنێتەوە بە A خوێنێتەوە کەواتە لێرەیە اختیاری دیمان بریتیە لە وەڵامە ڕاستەکەمان کەواتە اختیاری A هەڵەیە لەبەرەوەی WOR ساوندی A مان بۆ دروستەکە ئەمەشیان ئۆیە اختیاری دی نووسراوە A کەواتە ئەمە هەڵەیە لەمەشیان ئۆی درێژە نەک ئۆی کورد کەواتە C ئەکەمە دەرەوە اختیاری دی بریتیە لە وەڵامە ڕاستەکەیکە هەمانە. بۆ نمونەی چلوویەک the sound G is found in ئەڵێ دەنگی G لە کام لەم ساوندانە هەمە لێکەم ئاڵێن چی ئەڵێن ریگینگ کەواتە ئەمە دەنگی G باشە ئەگەر بیوتە ئەمە ئاخیریان دەنگی ئنگ دروستەکە ئەگەر خەتی بێنە بەژێریان کەواتە لێکەم ئاڵێن ریگینگ. لە دووەم نووساوە چی نووساوە arrange کەواتە ئەم جێمان دەنگی چی دروستەکە لێرەیە لەبەرەوەی پیتی ئی هاتووە بەدوایە کەواتە ئەڵێن چی دەنگی جێمان دروستەکە arrange کاتە دەنگی جێ دروستەکە کاتە ئەمە هەڵەیە. بی نووساوە ringing کاتە لێرەیە دەنگی چیمان بۆ دروستەکە دەنگی نگمان بۆ دروستەکە کاتە ئەمیش هەڵەیە. دی نووساوە دیزاینە لێرە جیەکەمان دەنگی گێ دروستەکە نەخێر چونکە جی لێرەیە چێ لێرەیە سایلەنتە کاتە دی شەڵێ و وەڵامی A بریتە لە چی بریتە لە وەڵامە ڕاستەکە. دواتر ئەڵێ چی there is no چی ئەڵێ دەنگی ئۆی درێژمان نییە چیمان نییە دەنگی ئۆی درێژمان نییە دەنگی چیمان نییە دەنگی ئۆی درێژمان نییە لەم دەنگانەیە لێرە ئەمە چۆن نەخوێنین نەڵێن کۆت هەر کاتێک OR مان بینی توانین بڵێن چی OR بینی یاخود OUR مان بینی لە هەندێک وشەیە کەواتە ئەمە چیمان بۆ دروستەکە ئۆی درێژمان بۆ دروستەکات کاتە لێرەیە OUR ها کۆت فۆ ئەمانەمان هەیە کاتە ئەمە لێرەیە ئۆی درێژە دروستیەکات ئەمەیان ئەڵێ دروستی نەکات ئەمە لێرەیە دروستیەکە بەڵێ OR هاتووە بە دوایەکە کاتە ئەمەش دروستە بێت لێرەیە ئەمە OR نەخێر OR نییە ROیە کاتەڵێ ions کاتە لێرەیە لەم دەنگەیە دروستی ناکات store لێرەیە OR مانێ کاتە ORش دەنگی ئۆی درێژ دروستەکە کاتەمان ROیە ئەوانە تریان ORن ئاگادار بن کاتە لێرەیە دەنگی C دەنگی ئۆی درێژمان بۆ دروست ناکات. نمونەی 43 most of all Silva was worried that he would be Boshai and asked Boshai to say good word about him. ئەڵێ سلڤەر لە چی ئەترسا سلڤەر لەوە نیگەران بوو کە جێی بێڵن لە ئایلاندەکەیە نەخێر سلڤەر لەوە ئەترسا لە سێدارەی بن بەڵێ سلڤەر لەوە ئەترسا کە دوور بکرێتەوە لە لایەنچەتەکانەوە نەخێر دی لەوە ئەترسا بگەڕێتەوە بۆ بریسۆڵ نەخێر کاتەم وەڵامانە هەمی هەڵەن بۆیە ئەترسا لەوەی کە لە سێدارە بدرێت بۆیە داوای لە چێ کرد داوای لە دکتۆر لەڤیسی کرد داوای لە جیم کرد داوای لە سکوایر کرد یاخود داوای لە کاپتن سمۆڵ کرد داوای لە دکتۆر لەڤیسی کرد کە هەنێ قسەی باش بکە دەربارەی چێ دەربارەی سلڤەر لەبەر ئەوەی کە لە سێدارە نەدرێ ئەمە بە پێی ئیپسۆدەکەیکە هەمانە. چلوچوە Captain Bill tells Jim not to go to tell the doctor to bring magistrate to the Admiral Benbow. Captain Bill داوای لە جیم کرد کە بچێ بۆ لای دکتۆر و پیاوانی یاسا بێنێ یاخود پۆلیسەکان بێنێت بۆ ئەدمیرال بنبۆ ئەگەر ئەم سێشتە ڕوویە یەکەم The pirates get back black spot ئەگەر black spot بینی کاتەمەیەک Jim sees black spot again ئەگەر black spot black dog بینی دووبارە سێم ئەگەر پیاوەیە قاچەکەی بینی کاتە لەم سێ حاڵەتەیە پێویستەکە بچێت بۆچێ پێویستێ کرد کە بچێ بۆ لای دکتۆر لەڤیسی و دکتۆر لەڤیسی ئاگادار کاتەوە کاتە لێرە اختیاری دی بریتە لە وەڵامە ڕاستەکەمان 45 People of the village were afraid of Boshai when Jim and his mother went to get their help. دقت بە کە جیم و دایکی چوون بۆ لادێکە خەڵکی لادێکە لەبەر سێ هۆکار نەهاتنەوە بۆ ئەدمیرال بنبۆ یەکەم لەبەر چ شتێک لەبەر ئەوەی they had seen strange men ئەڵێ لەبەر چی نەهاتنەوە لە چێ ئەترسان لە ترێلانی ئەترسان نەخێر و کاتە هەر نەمانە ناسی لە سلڤەر ئەترسان نەخێر لە چێ ئەترسان لە پیاوانی ئەفسەر ئەترسان نەخێر لە کاپتن فلنت ئەترسان وتمان لە سێ خەڵکی وتیان لەبەرم هۆکارانە ناین یەکەم جۆمان لە چیرۆکەکەی کاپتن فلنت بووە
دووەم پیاوانی نامۆمان بینیوە، سێمیان کەشتیمان بینیوە، کەشتێکمان بینیوە لەو دووروبەرە کەواتە گوێیان لە چیرۆکەکەی کاپتن فلنت بووە بۆیە لە ترسانیان وێرا کە یارمەتیجی و دایکی بن و بچنەوە لەگەڵیانە بۆ ئەدمیرال بێنبۆ. 46 was a member of Flint's old pirate crew who didn't sail on the Hispaniola with the crew to the islands of treasure. ئەڵێ یەکێک بوو لە ئەندامانی کاپتن فلنت و چەتەش بوو، بەڵام لەگەڵیانە لەگەڵ کەشتەکەیان هەڕۆی بۆ دوورگەی گەنجینە. چێ بۆ کەسە؟ بلاک دۆگ بوو؟ بەڵێ. بلاندلی بوو؟ نەخێ، بلاندلی هاوڕێی سکوایر بوو، چەتە نەبوو. ئایا فلنتس گەنەر بوو؟ فلنتس گەنە ئیسرائیل هەندە، ئیسرائیل هەند لەسەر کەشتێکە بوو کەواتە ئەم لەسەر کەشتێکە بوو، بلاندلی چەتە نەبوو. مستەر ئاڕۆژ لەسەر کەشتێکە بوو کەواتە چێ لەسەر کەشتێکە نەبوو؟ بلاک دۆگ لەسەر کەشتێکە نەبوو. نمونەی 47 Ben Gunn promised to help the squire in exchange for. Ben Gunn بەڵێنی بە سکوایررا کە یارمەتی بات لە چ شتێکە، لە ئەوەی کە لە بەرامبەردا چی بۆ یەکتری بکەن. A safe passage home on the ship، گەشتێکی سەلامەت کردنی، واتە یارمەتیان بات لا گەڕانەوە بەرەو چێ بۆ بریستۆل یاخود بۆ ماڵەوە. Being well paid by the squire، پارێکی شی پێ بدرێت لەلایەن چێ و لەلایەن سکوایرەوە. خۆتان زان کە Ben Gunn ئەڵێ نزیکی چەند هەزار پاونێکی وەرگرت، باشە، کە لە ماوەی 19 ڕۆژە سەرفی کرد. Being given lots of cheese by Jim، کە یعنی لە بەرامبەرە کە یارمەتیان بە چیان بنێ، ئایا بڕیاریان نەکە پەنیری بنێن؟ نەخێر، کەواتە اختیاری سی زۆر دوورە لە وەسعەکە و بۆیە اختیاری ئەیوبی بریسە لە وەڵام ڕاستەکە کە هەمانە بە پێی سۆ دەکەن. 48 Silver told Israel Hands that he wanted to put off the mutiny for so long because. ئەڵێ چی بوو؟ ئەڵێ سلڤەر بە ئیسرائیل هەندی وت کە ئەوێت یاخیبوونەکە دوا بخات، ئەوێت یاخیبوونەکە دوا بخات لەبەر چ شتێک، لەبەر ئەوەی کە ئەویست. He wanted to wait to have the treasure on board، لەبەر ئەوەی ئەویست کە گەنجینەکە بێتە سەر کوێ، بێتە سەر کەشتیەکە، ئەو کات یاخیبوون ڕابگەێنن. لەبەر ئەویست، لەبەر ئەوەی کە پێیوا بوو کاپتن سمۆڵێت دەریاوانێکی باش نییە، کاپنێکی باش نییە، کەواتەمە هەڵەیە. لەبەرەوەی چەتەکان نیانەزانی کە کەشتێکە لێ بخڕن، ئەمیش هەڵەیە، کەواتە سلڤەر وتی چاوەڕێیان نەکەین هەتاکو و گەنجینەکەی لەسەر کەشتێک و ئەو کاتە ئێمە یاخیبین لیان و هەڵەگەڕێنەوە. دێت شوێنی ماپەکەی بە باشی ئەزانی، نەخێر هەڵەیە، کەواتە اختیاری ئەی بریتە لە وەڵامە ڕاستەکە، چونکە سلڤەر ئەویست چاوەڕێ بکەن هەتاکو و گەنجینەکە دۆزرێتەوە، ئەو کاتە یاخیبوون ڕابگەێنن. 49 Captain Smollett complained to the squire about the voyage because Captain Smollett ڕخنەی لە سکوایر گرتە بوو دەربارەی گەشتەکە و گەنجینەکە لەبەر چ شتێک، لەبەر ئەوەی حەزی بە کەشتێکە نەبوو، حەزی بۆ کەشتێ نەبوو کە بلاندی دۆزیبیەوە، نەخێرەمە هەڵەیە. ئەیزانی کە بۆ کوێ ئەڕۆن، نەخێر، کاپتن سمۆڵەت نەی ئەزانی کە بۆ کوێ ئەڕۆن. ئەڵێ گوێم لە تاقمەکە بووە کە وتیان ئەچین بۆ دۆزینەوەی گەنجینەیەک. بێگومان وەڵامی وەڵامە ڕاستەکەیە، لەبەر ئەوە ڕخنەی لە سکوایر گرت، وتی من گوێم لێ بووە کە هەندێک لە چەتەکان لە تاقمەکە ئەڵێن ئەچین بۆ دۆزینەوەی گەنجینەیەک. اختیاری 50 ئەڵێ پرسیاری 50 ئەڵێ both the doctor and Jim Hawkins بۆ شای when they left the socket. لە دوای شەڕەکە جیم و دکتۆر چیان کرد؟ هەر یەکەیان دوو چەکیان هەڵگرت و ڕۆشتن بەرەو کوێ، ڕۆشتن بەرەو ناو دارستانەکە. told the other where they planned to go، هەردووکیان وتیان کە پلانمان هەیە ڕۆین بۆ شوێن، نەخێر هەڵێ. and ویست چی بکەن؟ ئەو جەستە مردوەکان دوور بخەنەوانە، کەواتە میش هەڵەیە. ئەڵێ هەر یەکەیان کە وەڵامە ڕاستەکەی، هەر یەکەیان چیان کرد؟ دوو چەکیان هەڵگرت و ڕۆشتن. ڕۆشتن، هەردووکیان ڕۆشتن بۆ دۆزینەوەی بەلەمەکەی بێنگەن، نەخێر، تەنیا جیم ڕۆی بۆ دۆزینەوەی بەلەمەکەی بێنگەن، بۆیە وەڵامی بریتیە لە وەڵامە ڕاستەکەمان. لێرە یا خوێنکارانی عەزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی ئەم وانەیە کە خۆی گرتبوو لە شیکارکردنی پرسیارەکانی وزاری. هیوادارم سوودێکم بێەوەی خۆشەویست گەیاند بێ، بە هیوای سەرکەوتن بۆ هەموو خوێنکارانەی کە خولی دومیان هەیە، بە هیوای سەرکەوتن و سەرفراز بوون بۆ هەموو لایەکتان. خواتان لەگەڵ.